بناي خوي قولوا مهربان. طبعا من ناوم بدر قادر سورسية هالقلي بروان عمي الدكتوراه بروفيسور يقد برم لابواري جادرمان لزانكوي صلاح الدين نزیکەی 23 ساڵە مامۆستان لە زانکۆ و هەروەها نزیکەی 16 ساڵ لەو بوارە ئیش دەکەم بە توێژینەوەی زانستی بە کۆنفرانسی جیهانی بەو شێوەیە. طبعا خۆی جیادەرمان ئەگەر بگەڕێنە سەر مێژووی جیادەرمان هەر لە بیدایەتی دروستبوونی مرۆڤایەتی لە بابە ئادەم عەلەیهی سەلام تا ئەمڕۆ جیادەرمان بەکار هاتووە وەکو باولە چارەسەرێکی سروشتی لە بۆ نەخۆشی ئەوانەی کە نەخۆش بووینە هەولیاندایە چارەسەری خۆیان پێ بکەن. بۆیە مێژوێکی درێژی هەیە بە درێژایی مرۆڤایەتی. بەڵام لە سەرەتادا با بڵێن وەکو شتێکی ئاسایی بەکار هاتووە دواتر سەبر بوویتە پسپۆری. هێواش مەسەن لە هەر ناوچەیەک لە هەر شوێنێک کەسێک هاتووە با بڵێن ئەو ئیشەی کردووە پێیان گوتی حەکیم یان پێیان گوتی شارەزا یان پێیان گوتیە کەسێکی چارەساز خواست. جا طبعا بەنسبەت ئەو با بڵێن جیادەرمانە ئەگە تەمەشاکەین دەبینی ئێستاکە دنیا بە شێوەیەکە گۆڕایە. ئەگە تەمەشا بکەین دەبینین لە زۆر وڵاتانی وەکو سین و با بڵێن هیندستان و مالیزیا و ئەندەنوسیا و یابان و کۆریا و هەتا ئەوروپا و ئەمریکا و کوردستانی جارێشتر جیادەرمان شۆڕشێکەکەی پیا کردیا. ئەویش بەوەی کەوە هاتیینە ئەو دەرمانە بە زانستی کرا، یعنی ئەو دەرمانە لە قالبە کۆنەکەی دەرهاتیە بوویتە قالبێکی نوێ. مەسەن ئێستاکە گەر تەمەشای ئێرەکەین دەبینی ئێستا حەبمان هەیە، مەسەن شڕوبمان هەیە، مەسەن با بڵێن زەیتمان هەیە، کرێممان هەیە، هەموو شتەکان بە شێوەی لە سەرچاوەکەی جیادەرمان لە جیادەرمان دروکە شامپۆیە هەموو شتێکان تەمەشا دەکەی هەر هەمووی سەرچاوەکەی جیادەرمانە. جا لەبەر ئەوە لۆیە دووبارە لە ساڵی هەشتاوە شۆڕشێکی نوێ دەستی بکرد. ئێستا بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە دەڵێ 80% جیهان گەڕایتەوە سەر سروشت، گەڕایتەوە سەر دەرمانی سروشتی. لەبەرچی لەبەروی بەڕاستی دەرمانی دەست کرد دەتوانم بڵێم هەتا حدێک ئیشی کرد. ئێستاکە هەموو با بڵێن لاشەمان لەگەڵ ئەو دەرمانانە ڕزیستانسی پیا کردی. لەوێ کاتێک کەسێک کە نەخۆشەکەوێ زۆر بە زەحمەت چاک دەبێتەوە. جۆیە بۆیە جارێک کە دەبێت ئەمە بگەڕێنەوە سروشت، بگەڕێنەوە سەر ئەسلی خۆمان کە لە سەرچاوەی ئەو دەرمانە بەکاربێنی کە ئێمە و ئەو ڕووەکە هەردووکمان لەو خاکە دروست بووینە. ئەگەر سەیری پێکاتەی ڕوەک بکەی هەر لە خاک پەروەردە، هەر ئینسانیش ئەسلی خۆی هەر خاکە، هەر خۆڵە، کەواتە هەردووکمان بۆ یەکدی دەبین. یعنی وەکو بڵێن لە قەلبی مە دەخەوێت، یعنی شتەکە زەرەری کەمترە. بۆیە زۆر جار قسەک هەیە دەڵێ جیای دەرمان ئەگەر سوودیشی نەبێ زیانە، بەڵێ ڕاستە زیادی لێ نابینی ئەگەر بە شێوەی زانستی بە خاوێنی بە شێوەی ڕێک و پێک بەکار بێتن. بۆیە من ینی وەکو ئاماژەک دەکەم، ینی کەوا دڵنیا دەکەم و چەند ساڵێکی دیکە داهاتوو لە بۆ گەڕانەوەی لە بۆ سروشت لە بۆ جیادەرمان. بەڵام بەو شێوە زانستی ئێستا کە دنیا پەرەی پێدەدا کە بەو شێوە جوانیە بەو شێوە ڕێکوپێکە کە ئیسابی دۆز و کات و کەمی خواردن و شێوازی هەڵگرتن و شێوازی دروستکردنەکەی بە شێوەی زانستی و ئەکادمی لە ژێر چاودێری کەسانی پسپۆر. مثلا کەس ئێستا الحەمدولله هەلگلی ڕۆنامە دکتۆرامان هەیە، ماستەرمان هەیە، بەکەرەلیۆسمان هەیە. مەسەن ئێستا لە وڵاتی ئێران طب سونەتی هەیە کە دەکا ئەحشابە. لە تورکیا کە خۆم لە تورکیا خوێندومە لەوێ ئێستا حەکیم هەیە، عین وەکو تەبیب عیادەی خۆی هەیە، وەکو ئێستا کامل لە کوردستان هەمە. بە هەمان شێوە جارێکی تر دەتوانی بڵێن دنیا جارێکە گەڕێتەوە بۆ دروستکردنی کەسانی پسپۆری بەتوانە پزیشکی جیادەرمان تەبیب الأعشاب دروست بکرێتن بەو شێوەیە. دووەیە ئیشاڵڵا لە داهاتووی نزیک دەتوانین بڵێن جیادەرمان جێگرەوەی ئەو دەرمانە دەبێتن بۆی خەڵک بە ئاسوودەیی بژیتن. سواز بۆ خوا وەزارەتی تەندروستی هیچ گرفتێکی لەگەڵ ئێمە نییە و ئێستا خۆم وڵاتی ڕسمی وەزارەتی تەندروستیم هەیە لەخوا بە زیادبی هەمە و قەراری پەرلەمانیش هەیە کە ڕێگە دەدا باڵگرانی بڕوانامەی بەکەلەریۆس و ماستەر و دکتۆرا لەو بوارە دەتوانن دەرمانخانەی جیای بکەنەوە، دەتوانن کلینیکیش بکەنەوە. بەو شێوە ئێستا کە من هەمە ڕێگە پێدراوە لەلایەن وەزارەتی تەندروستی و ئێستا جارێک کە دووبارە پێداچنەوە بە ڕێنمایەکان دەکەن کە خۆی لە چاردە لاپەڕە کە لە وەقاعی کوردستان بڵاو بوویتەوە ڕەزامەندی پەرلەمانی لەسەر دراوە. ئێستا دووبارە جارێککە تەصنیفی دەکەنەوە، ڕێکی دێخنەوە لۆی تۆزێک ئیجراعاتەکان ڕێک بێخنەوە لەبەرەوەی تاوەکو ئیشەکە جوانتربی بە ئەکادمیتری بە زانستی بدرێت. لە وەزارەتی تەندروستی کێشەیەکی لەگەڵ ئێمە نییە لەو بوارە وەکو ئێستا بەو شێوە زانستی کە هەیە. خۆی بە حقت ینی بە نسبەت ئەو بابەتە لەبەروی تازەیە کە گوتم لە ساڵی هەشتاکانەوە دەستی پێکردەوە بەو شێوازی. ئێستا لەبەروی پسپۆرمان کەمە، مەسەن وەکو با بڵێن هەلگری بڕوانامەی دکتۆرا ماجستێر ئەوانە جارێک کەممان هەیە، ئەوە یەک خاڵی یەکەم. دووش
با بڵێن ڕاگەیاندن بە شێوەیەکی بەرچاو ئیشی لەسەر نەکردیا و هەروە دەتوان بڵێن ناو مەنهەجی خوێندنیش لە بابەتی زانست مەسەن ئیشارەی پێ نەدرایە و سۆشیەل میدیاش وەکو پێویست کەرکانێکی مەشە شارەزای زەغ نەکردەوە بۆیە دائیمەن سەیرەکە دەبینی بابەتێک لە فەیسبوک یان لە سۆشیەل میدیا بڵاو دەکرێتەوە کەسێک لە ماڵ و خۆی تەجروبەیەکی کردو هەندێک جیای تێکەڵ کردی و 2 ڕۆژ 3 ڕۆژ سبەینان مراکە چایەکی خۆ ئەوەی بخۆ بێ ئەوەی هیچ بنەمایەکی زانستی هەبی تەمان خەڵکیش بەڕاستی ئەوڕۆ خەڵک وشیارە خەڵک هەمووی خوێندەوارە خەڵک هەموو ئاسی زانستی بەرزە بۆیە زۆر زەحمەتە بتوانێت باوەڕ قەنەعات بەو شتانە بکاتن بەڵام ئەگەر بە شێوە جوانەکەی خۆی پێشکەش بکرێ ئەمن دڵنیام و هەرچەندە ئێستا کە زۆر ئەلحەمدە بەرەو پێشچووە هێشتان لەوە زیاتر بەرەو پێش دەچی زیاتر خەڵک ڕووی تێدەکاتن و خەڵکیش باوەڕی پێدەکاتن وەکو کە باسم کرد یعنی بەو شێوازە زانستی ئێستا کە هەیە بەڵێ طبعاً بەخۆی ئەوانەی کە سەردانی مە دەکەن سێ جۆرە کەسن خەڵکێک هەیە بەس تەنها دێ لە خۆی مەسەلەن جا ئەو گیانێکە مەسەلەن دەزانی بەکاری دەهێنی وەکو ئەو گیانێکە سادەیە وەکو گوڵە حاجی لەو جاترە و مەسەلەن ئەو هەندێک مردە قوش هەندێک جیا هەیە با بڵێن شتێکی ئاساییە هەم کەسێک ئەتوانی بەکاری بین لە بەرەوەی شتێکی ئەوەیە بێزیانە زیانی کەمە خەڵکانێکی دیکە دێنەکرەمە لە بۆ نەخۆشی مەسەن لە بۆ چارەسەر ئەمە ڕاستەوخۆ نەخۆش وەرناگرین کە نەخۆش ڕاستەوخۆ بێتە لای ئێمە وەرناگرین لە بەرەوەی کە ئێمە پزیشک نین تەشخیصی نەخۆشیەکەی بۆ بکەین بۆیە هەر نەخۆشێک کە سەردانی ئێمە دەکە یەکەم جار سەردانی پزیشکی تایبەت بە نەخۆشیەکەی خۆی دەکاتن پزیشکەکە نەخۆشیەکەی بۆ دەستنیشان دەکا کە دەستنیشانی کرد لەوانەیە کەسەکە بتوانانی لەوانەیە کۆرسێک یان دوو کۆرس دەرمانی لای دوکتۆرەکە بەکاردێنی ئەگەر سوودی وەگرت ناتەوە لای ئێمە بەڵام ئەگەر سوودی وەرنەگرت ئەوە دێتەوە لایمە کەسی واشەیە هەردوای بابلێن تەشخیصکردن و دەستنیشانکردنی نەخۆشیەکەی لای دکتۆرەکە یەکسەر دێتن سەردانی ئێمە دەکاتن بۆ وەرگرتنی چارەسەری سروشتی لە جیاتی چارەسەری دەستکردەکەی عامڵێک کیمیاویەکە طبعاً ئێمە هەر بەستەنها دەرمانی نادەینی هەر نەخۆشێکە دێتە لای ئێمە کۆمەڵێک ڕێنمایی خۆراکی دەدەینێ مەسەن ئەو خۆراکانێک کە بۆ ئەو نەخۆشیە کە سوودی هەیە دەیدەینێ طبعاً بەخۆی دائیمەن ئەڵێن نەخۆشی سێ حالەتە هەندێک خۆراک هەیە کە دەیخوا نەخۆشیەکەی زیاد دەکا هەندێک خۆراکێک کە دەیخوا نەخۆشیەکەی کەم دەکاتن بەشی سێمیشی دەرمانە کەوات ئەگەر نسبی وەگرین 16 نەخۆش بەهۆی خۆراکەوە چاک دەبی 140 پێویستی بە دەرمانە لەو 140 دەرمانش 120 دەتوانن بڵێن باری دەرونی خەڵکە ینی با بڵێن خەڵک شێوازی با بڵێن سترێسی هەیە قەلەقا خەرگ ئێستا بە حکمی ژیان و خەم و خەفەت دەتوانن بڵێن 120 نەخۆشیەکەی لەوانەیە بە قسەکی خۆش بە ڕێنمایەکی خۆش بە هەندێک مەسەلەن با بڵێن جیا دەرمانی ڕیلاکسمان هەیە مەسەلەن ئەوانەی کە ئارام بەخشن وەکو مەسەلەن گوڵە حاجی لە وەکو شاڕێحانە وەکو ئەشوەگەندە ئەوانە کۆمەڵێک لەو گوڵانە بە شێوەی چا هەمانە بە شێوەی کەپسول هەمانە یان بە شێوەی زەیت هەمانە دادێنێ ئەو کەسە هەست بە مرتاحیلە کە دەستەوە ماڵێ پاش دو سێ ڕۆژ هەست دەکات سترێسی نیە قەلەقی نییە ڕێنمای خواردنەکانمان دایتێ ئیتر ئەو کەسە وا دەکاتن قەنەعەتی پێدێ بە ئیشەکەیمە جا لەبەرەوە ئیشیمە دوای پزیشکە ڕاستە خۆ ناتە لای بێ ئەگەر کەسێک شتێکی بەسیتی هەبیتن لەوانەیە کۆخەچی بەسیت دێ دۆشاوێکی دەکڕی دەباتن یان مەسەلەن دەرێت دکتۆر قیچە خەوم تێک چووە شتێکی سترێزیان هاکەزای بەڵام وەکو نەخۆش نەخێر من لە یەکەم ڕۆژی نۆرینگەوە هیچ نەخۆشەک ڕاستەوخۆ نەوەرم گرتو و نەوەریش دەگرم لەبەرەوە ئیشی من تەشنیشانکردنی نەخۆش نیە من پزیشک نیم من دکتۆری جیا دەرمانم طبعاً بەنسبەت کاتێکە نەخۆش دێتە لای ئێمە شتێک هەیە ئەوڕۆ تەماشای ژیانی خۆماکەی دەبینین خەڵک بەگشتی شێوازی ژیان نەمتڵ حەیات لایف ستایلی تێک چووە ئەویش چییە مەسەلەن خەوی بوویتە ڕۆژ دانیشتنی بوویتە شەو ئەوە یەک لەوە دوو خواردنی بەیانیان ناخوا نانی ئێواران زۆر دەخوا ئاین تەماشا دائیمەن نان دەخوا شیر دەخوا دوای زەڵاتە و سەوزە و میوە دەخوا جا هەر نەخۆشیەکە دێتە ئێمە پەڕێک لە وەرەقەی خۆم لە ئەوەکە پەڕێکم داناوە بریتە لە چەند خاڵێک کە ئەویش چییە عیبارەتە لە چل لە شێواز گرنگترین بەرنامەی ژیان لۆچی دامنایە فێرم کردیە کە بەیانیان لە خەو هەستا مەسەلەن کە لە خەو هەستا چ بکە یەکەم شت کە لە خەو هەڵدەستێ پێویستە ئەو کەسە لە گڵازێک تا چا گلاس ئاو بخوا ئەگەر توانی چەندن کە ڕشکەیەک بخوا بڵاکە هەنجینێک بخوا یان میوەک بخوا ئەوە لە بەیانی لە خەو هەڵدەستی تا دەخەوی سیستەمم بۆ دانایە پێی دەڵێم کاکە زەڵاتە و سەوزە و میوە ئەو پێشنان دەخورێت دوایان ناخورێت پێی دەڵێم سبەینان زۆری بخۆ خواردنی پاشایان بخۆ ئێوارە نانی مەخۆ ئێواران زیاتر میوە و سەوزەی بخۆ پێی دەڵێم مەسەلەن کاکە تۆ نابێ هەموو ڕۆژێک گۆشت و برنج و شلە بخۆی هەفتەی جارێک دوو جار گۆشتی بخۆ مەحاولە کە خواردنەکانت ڕۆژانەبی ڕۆژانە خواردنەکانت بگۆڕە مەسەن ئەوڕۆ ساواری دەخۆی سبێنێ برنجی دەخۆی ڕۆژێکە قەرنابێتی دەخۆی ڕۆژەکەی دەخۆی
هەوڵ بدە ئەو نەخۆشە لە خیلالی ئەو حەڤ ڕۆژێ حەفت جۆرە خواردن بخواتن. هەر ڕۆژێ جۆرە خواردنێک بێت، نەک هەمان خواردن ڕۆژانە تیکرار بکاتەوە. بۆیە دائیمەن ئەمە ئەو نەخۆشانێک کە دێنە لایمە ئەبێ فێری شێوازی ژیانیان بکەین، چونکە لە بەڕاستی لەوانەیە دەتوانم بڵێم 80% نەخۆشیمە ئەوەیە کە شێوازی ژیانمان هەڵەیە. با بڵێن ئەو 24 ساعتێک کە دەژین نازانی کو دەژین، هەموو شتێکمان بە غەڵەتی ئەوە کرێ. بۆیە کاتێکە نەخۆش دێتە لایمە ئەمە ئەو بەبێ هیچ کەسێک ئەو بەرنامەیە بۆ هەموو کەسێک دادەنرێت. هەموو کەسێک کە دێتن ئەو بەرنامەی دەدەینی وەلەو دیویش بە هەمان شێوە مەسەرەن گرنگترین خۆراک خواردنەمانیەکان بۆ نەخۆشی. ئەوجا هەر نەخۆشیێک گرنگترین خۆراک، مەسەن نەخۆشی شەکری هەیە ئەو خواردنەکانیتی، نەخۆشی قەبزی هەیە ئەو خواردنەکە، قۆڵۆنی هەیە ئەو خواردنەکە، گەدەی هەیە، تاوەکو ئەو کەسە زۆر پشت بە دەرەوان نەبەستێ بە تەنها. هەم ژیانی چاکە شێوازی ژیانی، هەم خواردنی چاکە، هەم کاتی خواردنەکانی ڕێک بخاتن. چکە بەخۆی لەبەروی سلەمی خواردن دائیمەن وایە بەیانیان زۆرترین خواردن دەخوا، دەڕوانە کەمتر ئێواران کەمتر دەبێ وەکو قاندرمە بێتە خوارەوە. بەڵام لە وڵاتی ئێمە بەعکسەوە سبەینان هیچ ناخوا، دەڕوانان بڕک دەخوا، ئێواران زۆری دەخوا، کە ئەوەش لێ خەڵک ئێستا بەڕاستی هەموو تووشی نەخۆشی زەخت بووە، چەوری بووە، چەوری سەرجەرگ بووە، جەڵتە زۆر بووە، قەڵەوی زۆر بووە، با بڵێن زۆر شتێ ئێستا گەمو لە حەزە دەکەین هەمووی هۆکارەکەی ناڕێشی شێوازی ژیانی ئەو 24 ساعتەیە. طبعا ئەو خواردنە ئێستا کە باسی یەکەم ئەو خواردنە طبعا پێک هاتووە لە جویس، خورما، تەحین، شیر. طبعا لۆ ئەو بابەتەم مەسەرەن دا سۆشیال میدیا و یان با بڵێن بابەتێکە وەکو بڵێن حەز دەکەم خەڵک بیزانی، ئەوڕۆ بەگشتی کۆمەڵە کەسانێکمان هەیە بێهێز و بێتاقەتن، بە تایبەتی چینی منداڵان، چینی گەنجان، چینی بەتەمەنەکان بێتاقەت و بێهێزن. بۆیە پلانم دانە کە خواردنێک دروست بکەم هەم هەرزان بێ، هەم ئاسان بێ، هەمیش خۆش بێ، چکە خۆش نەی بەڕاستی شتی خۆش نەبی ناخورێەوە. بۆیە تەمان کە خورما و جیز و تەحینم دانا هەموو پێکاتەکانی تێدایە، ئەوەی کە ئینسان پێویستی پێ لە بۆچی. طبعا ئەو خورما و کە ئەو خورمای بە تەحین دەکەی لەگەڵ ئەو شیرەی دەیخۆی ڕۆژانە لە دنکێک تاکو 7 دنک بۆ کەسێکی ئاسایی. ئەوانەی شەکریان هەیە دەتوان دنکێک بەکاربین یان دوو یان سێ، بە تایبەتی لە بەیانیان، چکە لە بەیانیان کێشەی نییە بۆ شەکرا لە ئێواران بەڵام بۆ خەڵکی ئاسایی دەتوانانی هەر کاتێک حەزی کرد ئەتوانی لە دنکێک تاکو 7 دنک، بە تایبەتی منداڵ دەتوانانی ڕۆژێ چەند جار دووبارە بکاتەوە. ئەویش پێ کاتێ خورما، جویس، تەحین. چار ئیشی سەرەکیمان لۆ دەکات، چار ئیشی فەرمانی سەرەکی هەیە. یەک گەشەی زیاد دەکات لە بۆ منداڵ، لەبەرەوەی چکە هەموو پێکاتەکانی تێدا بە تایبەتی شیر و خورما و تەحینەکە، ئەوە یەک گەشە زیاد دەکات. دوو مەناعی ئینسان، بەرگری لەشی ئینسان بەهێز دەکات. سێ ڤیتامینەکانی زۆربەی تێدایە، هەم ڤیتامین چەوریەکان هەم ڤیتامین بیەکان، لەبەروی خورما بەخۆی سەرچاوی خۆراکە، گوێز بەخۆی سەرچاوی خۆراک و ڤیتامین و ئێزە، تەحین بە هەمان شێوە، شیریش بە هەمان شێوە. بۆیە ئەگەر تەمەشاکەین کەسێک ئەگەر تەنها لە سبەینان هەر ئەوەندە بخوا کیفایەتی لەوانێت تا عەسر برسی نەبێ، ئەوەندە بەهێزە، هەم ئێسچی بەهێز دەبێ، هەم گەشەی زیاد دەبێ، هەم هێز و توانێت داتێ، هەم بەرگی لەشی بەهێز دەبێ، هەم زاکیر و مێشکی دەگەڕێتەوە. لەبەر ئەوەی چ خورما چ گوێز هەردووچیان لەگەڵ تەحین ئیش دەسەر مێشکەکەن. بۆی تاکو ئەو کەسە ئەگەر مێشکیشی با بڵێن بەهێز نەبێ لێ ناگەڕێ مێشکی دابەزێ، ئاستی زیرەکی بەڵێ ئاسی زیرەکی دانەبەزێتن. بۆیە ئەو کەسە وا دەکاتن کە دائیمەن کە دەچێتە سەرکار، دەچێتە سەر ئیش یان منداڵێک کە ئەو خواردن دەخوات دەچێتە مەکتەب، بەتوانایە گەشەی هەیە، با بڵێن وزەکی باشی هەیە، بۆیە بە برسێتی ناگەڕێتەوە، چکە ئینسان ئەگە برسی بی مێشکیشی وەرناگری. لەبەر ئەوە بۆیە ئەو خواردن نەتوانم بڵێم خواردنێکی ئەساسی ئەوڕۆ بۆ هەموو کەسێک، بۆ هەتا بۆ شەکرێ هەیە زەختێ ئیلا کەسێک ئەگەر حساسیت بە شیری هەیە ئەتوانی ماستاو بەکاربێنێ، یا حساسیت بە شیر و ماستی هەیە ئەتوانی شەربەتێکی پورتەقال لەگەڵ بخوا. خورما کەسێک شەکرێ هەیە مانای ئەوە نییە کە شەکرێ هەیە نابێ خورما هەر بخوا، ئەو شتە هەڵەیە. کەسێک شەکرێ هەیە بەیانیان ئەتوانێت دنکێک دوو دنک سێ دنک بخوا، با لە مقابلی نانەکە نەخوا، لە باتی نانەکەی بە ماستەکەی بخوا، با خورمایەکە بخوا. سێ دنکە خورما یان دنکە دوو دنک سێ سبەینان لە بۆ ئەوانەی شەکریان هەیە زۆر تەبیعیە. زارێ ئەوانەی زەختیان هەیە، پاڵەپۆستوی خوێنیان هەیە، یان نەخۆشی دڵیان هەیە، هەر کێشەی نییە. و بەگشتی بۆ هەموو کەسێک خواردنێکە دەتوانم بڵێم خواردنێکی زۆر با بڵێن سوودمەندە بۆ هەموو لایەک و بێزیانیشە بۆ هەموو لایەک. لە یەک هەفتە دەبێتە ئیسانێکی ترکە. ئەو ڕۆژی کە خواردنەکە دەخوا کە دەچێتە سەر ئیش و کاری خۆی،
هەردەکە کەسێکی بەتوانایە کەسێکی هەشیارە کەسێکی ئەوەیە هەتە تەنان ئێسشی ناشی ئەگەر بە منداڵی لە منداڵیەوە ئەو خوارەکە بدە بە منداڵ کە گەورە دەبێ کە تووشی حادیسەی شکان دەبێتن زوو چاک دەبێتەوە و دڵنیاشی دەکەمەوە ئەگەر کەسێک لەسەر ئەو خواردە تەندروستانە بڕواتن باوەڕ کە تووشی ئەو هەموو سۆفانە نابی کە خەرگ ئێستا بە تەمەنەکانمان زۆربیان توش سۆفان بووینە چکە خواردنەکانمان نەتەندروستە ئەگەر ئەو خواردنە سروشتیانە بخۆین دڵنیا بە هێز و توانا و ئێسک و گۆشت و هەمومان وەکو شتێکی زۆر زۆر با بڵێن چاک دەبی بۆی کەسیش تەندروستە ئەو خواردنی بەیانیانە خواردنی وزەیە خواردنی مەناعەیە خواردنی لەشە خواردنی هەموو شتێکە ئەگەر ئەوەندەی بخوا بەڕۆگە سێ دنکە خورما یان پێنج یان حەفت دنکە خورمای بخوا لەگەڵ تەحین و شیر و بەرداغە شیرێک و دووسێ جێنەجێز وەڵام پێویستی پێینە تانی ڕۆ دەگەڕێتەوە ماڵ و برسی نابیتن و لە کارەکەشی کەسیش سەرکەوتووە لەبەرێت چکە هێز و توانای هەیە خاستن قوتابی گوناحە بە برسیتی بچیتە قوتابخانە ئەگەر نەوە خواردنانە نەخواتن دەشتوانی لە جیاتی جوویس فستەقی تێکەی باوی تێکەی یان هەر شتێک شەد نییە خورمابی هەر خورمایەک بێتن حتى ئەگەر تەحینی ناخواتانی کونجی بخوا زۆر طبیعیە دەتوانی هەر خورما و جیز و کونجی تێکەڵ کە بیکە بە شتێکی واکو هێلکەیە وەکو خواهان کەلایەک شتێک ئەتوانێت لەگەڵ خۆ بیباتە دەوام لە دەتوانی بەکاری بێت توانین لە ماڵەوە لە جیاتی نقل و لە جیاتی چکلێت و شو دەتوانین لەو شتانە خۆ دروست کاتن هەمووی هەرزانە هیچی گران نییە هەمووی هەرزانە جویزە هەرزانە هەمووی هەرزانە لە ڕووی مادیشەوە بەڕاستی ئەو خەڵک ئیمکانێتی هەیە خۆ دێت تەحینێک بکڕی خورما چلو بە 1000 دیناریە گوێز چلو بە 500 دیناری خۆت و هەموو ڕۆژێ کەمیەکی کەم دەخۆی یعنی زۆر لەوە گرانتر پارەی پێدەدەی لەوانە سوودیشی لێ نەبینی ئەوڕۆ دوو دیاردەمان هەیە دو دیاردەی زۆر شایعمان هەیە ئەگەر تەماشای سۆشیال میدیا بکەیت تەماشای خەڵقەکەی دووش زۆر باسی لێوە دەکرێت ئەوانەی کە قەڵەون دانەی لاواز بن ئەوانەی کە لاواز دانێ قەڵەو بن من لێرە تیشی دەخەمە سەر خاڵی یەکەمیان ئەوانەی کە لاواز دانێ قەڵەو بن طبعاً کە لاواز دەوێ قەڵەوبی دوو هۆکارمان هەیە یان هۆکارەکە ئەوەیە کە وراسیەن ئەو کەسە نان دەخوا بەڵام قەڵەو نابی نانی کەسەکە وراسیەن با و باپیری لاوازە چەندی نان دەخوا قەڵەو نابیت بۆیە پەنا دەباتە بەر هەندێک دەرمان تاوەکو قەڵەوبی قەڵەو دەبی بە شێوەیەکی کاتی کە دەرمانەکەی تەواو بوو وەک خۆی لێ دێتەوە لەبەرەوەی چکە لە ئەساسا لە کرۆمۆسۆمات و لە جیناتی و کەسە قەڵەو بوون تێدا نییە هەشمانە قەڵەو نابی لەبەرەوەی شەهی خواردنی نییە ئەو کەسە شەهی خواردنی نییە بۆیە قەڵەو نابی ئەو کەسە قەڵەو دەبی وەکە قەڵەویش بی لاواز نابتەوە لۆ لەبەرەوەی چونکە هۆکارەکەی ئەوەیە کەوا شەهیەی نییە کاتێک کە سەردانی ئێمە یان هە پزیشکێک دەکاتن شەهیەکەی دەبتەوە بە ماوەی 3-4 مانگ شەهیەکەی کە بۆ ئیتر ئەو کەسە بە ئاسایی خۆی بە طەبیعەتی خۆی قەڵەو دەبیت بەڵام دیاردەی دووەممان هەیە کە ئەویش لاواز بوونە کەسێک مەسەلەن بۆ نمونە چێشی 100 کیلۆ 110 کیلۆ 150 کیلۆیە یان هەر چێشە کە هەیەی کە ئەو کێشەی کە مەسەلەن کە زیادی کردیا بە درێژایی ڕۆژگار زیادی کردیا دێتن دەیەوێتن ئەتومانجێ 10 کیلۆ 15 کیلۆ بیژینێ خوارە کێشەکەی لە مانگەچی طبعاً ئەوەش لە ڕووی زانستیەوە مەقبول نییە بۆیە کەسێک ئەگەر زۆر بێتە خوارە لە کیلۆیەک تا 5 کیلۆیە ئەویش بەو شەرتەی ڕێزیمەکی جوان ڕێزیمەکی زانستی بکە و هەندێک دەرمانی سروشتی طبیعی یان دەرمانێک کە بەکاربێنی کە ڕێگە پێدراوی لای وەزارەتی تەندروستی نەک بە کەیفی خۆ هەر دەرمانێک هاتوو بەکاری بهێنیتن بۆیە ئەو کەسە کە دێتن لەو حالەتەی ئێستاکە هەیە کە دێتن مەسەن بە شێوەی زانستی لە چلوێک تا 5 دێتە خوارێ ئەویش وا دەکاتن کە ئەو کەسە کە قەڵەویش بوو کە لابەزی چێشی با بڵێن شێوەی تێک ناچێت بە شێوەیەکی جوان دادەبەزێ بە شێوەیەکی ئاسایی لە کاتی دابەزین ئەوە گرفت نییە کە دادەبەزێ ئەو کەسانی کە دادەبەزن لۆ دوای قەڵەو دەبنەوە یەک گرفت لێرە هەیە گرفتەکە ئەوەی ئینسان لە کاتی ڕێزیم کە ڕێزیم دەکا قانونەکەی پێدەرە قانونی سێگۆشە سبەینان چەندی بخوا کێشەی نییە لەبەروی بەیانیان ئینسان قەڵەو نابی نیوەڕۆ کەم دەخوا ئێواران ناخوا
ئەگەر بێت و ئەو سیستەمە ڕەچاو بکاتن هەم ئەو کەسە کە قەلەو بە لاواز بووە قەڵەو نابێتەوە هەم ئەو کەسە تەندروست دەژیتن لە زۆربەی زۆری نەخۆشیەکان پارێزراو دەبێت لە نەخۆشی قۆڵۆ نەخۆشی چەوری نەخۆشی جاڵتا هەموو نەخۆشیەکان پارێزە بۆیە کاتێک کەسێک کە دەیوێت لاوازبی وا باشە بە شێوەیەکی زانستی ڕێزیمەکی جوان بەرنامەیەکی خۆراکی جواندا بنێ و خواردنیشی ڕێک بخات سبەینان تێر بخوا نەوانە کەم بخوا ئێوارە نەخوا ئێوارە نەخوات چ بخوا یعنی قەزمان سەرچاوی وزە نەخوا ینی شیرنی چەوری ئەو شتانە نەخواتن ئێوارە سەوزە میوە شتێکی ئالە و بابەتە سووک بخواتن لەبەرەوە ئینسان ئێوارە بەرەو خەوتن دەڕوا بەرەو جوولە داڕواتن بۆیە ئەبێ ئینسان ئاگادار بیتن بەو شتانە باوەڕ نەکاتن کە ڕێکلامی بۆ دەکرێت ئەڵێ 10 چیلۆ 15 چیلۆ بەو شتانە هیچ ئەساسی نییە لەسەر ئەساسی کلیە و لاشەی ئەو ئینسانەیە مەسەن کەسێک بۆن وەزنی 100 چیلۆیە احتیمالە 5 چیلۆ 6 چیلۆ ئاو لە جسمی شک دەکاتن لێ کەسەکە دڵی خۆش دەبینی حەبێکی بکینە و مانگیەکەم 10 چیلۆ هینایتە خوارێ بەڵام لە ئەساسە 2 چیلۆ 3 چیلۆ بووە 7 چیلۆ 6 چیلۆ ئاو بووە ئاو لە جسمی شک کردیە بۆیە ئەو کەسە کاتێک کە حەبەکە نامینێ وەکو خۆی لێ دێتەوە زۆر بە خێرایی بەڵکو زۆر جاری واشەیە کە کەسەکە 100 چیلۆ بووە کە دێتەوە سەر حالەتی دیکە دەتۆ 10 چیلۆ 10 چیلۆ زیاد دەکات بۆیە داوێ ئینسان دەوێت بە شێوەی زانستی قەڵەو بێ بە شێوەی زانستیش لاواز بێت